خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانەمە هاتوینەتە شاری هەولێر. ئەمڕۆ یادی 30 ساڵی ئازادکردنی شاری هەولێر بوو. ئەوە ڕۆژە دوایەوەی کە لە شاری ڕانی دەواازەی ڕاپەڕین زەنگی ڕاپەڕین دەدرا و دواتر شاری سلێمانی ئازاد بوو چاوەکان لەسەر شاری هەولێر بوو. ئەو ئێوارەیەی کە لە ڕادیۆی دەنگی گەلی کوردستانەوە وتی لە باوکی ڕێناسەوە بۆ شانە چەکدارەکانی بروسک دەست بەکار و ئێمەش دەگەینە لاتان بۆ هەموو هەولێریەکان گەورەترین مژدە و گەورەترین بەهاری ئازادی بوو. ئەوە ڕۆژێ باوکی ڕێناس و پێشمەرگە قارەمانەکان و فەرماندە قارەمانەکانی دەشتی قەراج و کەندێناوە و خۆشناوەتی و هەموو ناوشاری هەولێر و دەوروبەری هەولێر لە چاوەڕوانی ئەوە بوون کە لەگەڵ زەماوەر و لەگەڵ ڕێخستنەکان دەست لە ملانی یەک بن و وەکو ئەوەی کە لە گرتە ڤیددیۆیەک هەیە کە هەواڵکا کۆسرەت و هەواڵەکانی لەژێر قەڵای هەولێر مژدەی ئازادی شاری هەولێر بە هەموو کوردستانەدا. ئەمڕۆ لە ساڵیادی ئازادکردنی شاری هەولێردا قسە و باسەکان جیاواز بوون. بافڵ جەلال تاڵەبانی باز لەوە دەکات کە ڕۆڵی کۆسڕ ڕەسوڵ و لە ئازادکردنی شاری هەولێرداوە فەرماندە و پێشمەرگەکان نابێ لە بەرچاو نەگیریەوە. بەڵێنێک بە هەولێریەکان دەدات کە وەک چۆن بە ڕۆحێتی ڕاپەڕین یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی هەولێریەکان بۆ بە هەمان ڕۆحێت پشتیوان دەبێت و دژی جیاکاری دەبێت و قۆرەخکاری دەبێت لە شاری هەولێر. لەگەڵ هەموو ئەوانەدا ئەونەوەی کە ئەگەر کوڕی شەهیدەکان، کوڕی فەرماندەکان، کوڕی قارەمانانی ئێوە ڕۆژێش بێت، بەڵام نیگەرانم. هەولێریەکان باز لەوە دەکەن ئەگەر چی لە بەشێکی هەولێر خزمەت گوزاری هەبێت، بەڵام هەولێری ڕەسەنەکان تا ئێستاش میوانن. ئەوانەی ئەوێ ڕۆژێ کە شەهید دەبوون، ئەوانەی کە هاوڕێی سەرداری سەعید سۆفی و بەختیار کاوانی و لیوا ئەیوب و کۆمەڵێک قارەمانی تر بوون، ئێستا نیگەرانن لەوەی کە لە ناو شاری هەولێردا میوانن. ئێمەش لە 31 ساڵەی یادکردنەوەی ئازادکردنی هەولێر لە هەولێر و لە هەولێریەکان لە بەشداربووانی ڕاپەڕین دەپرسین کە چێ ڕاپەڕینی کرد بۆ ئەوانەی ڕاپەڕینیان کرد پێیان وایە میوانن. میوانەکان ئەم شەوی ڕەهەند بەڕێز دکتۆر ڕێبار ئیسماعیل بەشداربووی ڕاپەڕین هاوکاتستان دامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و وێبسای مەڵبەندی هەولێرە، هەروەها بەڕێز دکتۆر عەبدولواحید ئیدریس بەشداربووی ڕاپەڕین و بەڕێزیشیان لە مەڵبەندی پێشمەرگەیە و بەڕێز مامۆستا ئەحمەدگەل بەشداربووی ڕاپەڕین هاوکات لە پلەی وەزیفی حکومیدا و کاک بەدران وەکو ڕۆژنامەنووس وەکو گەنجی دوای ڕاپەڕین وەکو ئەو معاناتانەی کە هەیە بۆ تێکەڵ و بەیەک بەستنەوەیەک. دکتۆر چه ڕاپەڕینی کرد لە هەولێر، چۆن دەستان پێ کرد؟ کورتەیەکم پێ بڵێ سپاس دەکەم. سپاس بۆ ئەوە بۆ ئەو بەرنامجە بۆ ئەوەی کەوا گرنگی بە هەولێر دەدەن. شاری هەولێر شارێکی زۆر گرنگە، پایتەختی هەرێمی کوردستان ئەم کاتیش پایتەختی حکومی ذاتی بوو و حکوومەتی بەعز زۆر ئیحتیمامی بە هەولێر دەداوە، پێی وابوو دڵی کوردستان هەولێرە و لە هەولێرەوە دەکرێت سەیترە لەسەر هەموو شارەکانی کوردستان بکەوە. گەورەترین مۆڵگەی بەعسی لە هەولێر بوو، دام و دەستگاکانی ئیستخباراتی مەنزومەی شمالی لە هەولێر بوو، ئەمنی هەولێر، معسکەری گەورەی فەیلق لە هەولێر بوو. هەولێر زۆر لەلایەن دام دەستگاکانی مەجلیسی تەشریعی و تەنفیزی ئەوانە هەموو لە هەولێر بوون. هەولێر بۆ بەعسیەکان زۆر گرنگ بوو، ئیحتیمامیشی گرنگیان بە هەولێردا بەوەیان پێیان وابوو لە هەولێرەوە دەتوانن ئیدارەی هەرێمی کوردستان بدەن. بۆیە ئێمەش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە داڕشتنی نەخشەی ڕاپەڕین لە دوای نامەکەی جەنابی مام جەلال کە بۆ سەرکردایەتی یەکێتی هات کە لە دوای قمەی کە لە بەغدا ڕوویدا قمەی عەرەبی وتی خۆتەن ئامادەکان ڕووداوێکی گرنگ لە ناوچەکە ڕوودەداتن. بۆیە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم کاتی لە قاسمەڕەش ئێمەمانە لەگەر کادیرەکان کەوتین ئەوەی کە نەخشە و پیلانێک دابنی خۆمان ئامادە بکەین بۆ ئەم ڕووداوە گەورەی کە ڕووی دەداتن. بۆیە ئەم سەردەم ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو هێزەکانی خۆمان تەیار کرد، ئامادە کرد و ئەوەی چەکی هەبوو ئەو پێشمەرگیان ئەوەی چەکیشیان نەبوو هەمومان کۆکردنەوە لە میحوەرەکاندا ئامادەمان کردن و تشکیلەی هێزی پێشمەرگەمان گۆڕی کردمانە بەتەلیۆن. ئەو کاتی تیپ بوو لە تیپ کردمانە بەتەلیۆن، هەر بەتەلیۆن سێ تیپی بەخۆوە دەگرت، دیسکەی تقریبان 500 پێشمەرگەی بەخۆوە دەگرت. ئامادەکاریەکی زۆر باشمان کرد بۆ ئەوەی کەوە نەخشەکە بریتی بوو لەوەی کەوە لە بۆ هەر
کۆمەلگایەکی زۆرە ملەی کە لە کوردستان دروست کرابوو هێزێکی پێشمەرگەمان بۆ تەرخانکردبوو لەگە کادرێکی سیاسی کە بێن لەم کۆمەلگا زۆرە ملەیە کە دروست کراوە لەوێەوە ئیتر خۆمان ئامادە بکەین بۆ گەمارەدانی شارەکان و شارەکان بگرین بۆ لەم شوێنەوە دەستمان پێکرد لە بەروێ ئەوانە هەمووی خەڵکی دێهاتەکان بوون نزیک بوون لە هێزی پێشمەرگا دۆستایەتی هێزی پێشمەرگیان کردبوو تەنزیم بوون پێمانەوە لەوانەوە ئاسانتر دەتوانین خۆمان تیار بکەین ئامادە بکەین و لەوێشەوە لە کۆمەلگا زۆرە ملەیەکانەوە بین بۆ ناو شارەکانەوە دەتوانین هێزی کە ئامادە بکەین جگە لە هێزی پێشمەرگە هێزی ترش ئامادە بکەین بۆ ئەوەی ببێتە پشتیوانی هێزی پێشمەرگە بۆ گەمارەدانی شارەکان و بتوانین شارەکان دەست بەستە شارەکان دابگرین بۆیە ئێمە نەخشەکە وا بوو لە بڕانیەوە دەست پێ بکرێت ڕانیە خۆتان دەزانانی نزیک بوو لە قاسمەڕژ نزیک بوو لە سەرکردایەتیەکی نیشتمانی کوردستان ئێمە پێشەوەی دەست بەڕاپەڕین بکەن بە ماوەیەکی زوو یەک لە کادری هەرە چاکانی یەکێتیمان ڕەوانی دۆڵی گوڵان کرد کە حەزیز بەک بوو بە جیهازێکەوە هاتبوو بۆ ئەوی کە متابعی ئەخباری ناوشار بکە هەموو ئەخباری ناوشار ڕۆژانە بدرێتە سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ ئەوەی لە نزیکەوە وەزعی ناوشار بخوێنینەوە ئامادەکاری بکەین لە دوای نامەکەی جەنابی مام جەلال بۆ ئەمە بەستە ئەو دۆستانەی خۆمان کە لە ڕانی هەبوون بە ئەوانەی کە پێشمەرگەی کۆبوون و تەسمیل ببوونەوە ئەو ڕێخستنەکان شانە چەکدارەکان ئەوانەمان هەموو ئامادە کردبوو بۆ ئەوی کە خۆمان ئامادە بکەین بەڵێ لەگەر گرتنی کوێت و ئەم وەزعی کە هاتە پێش هەلو مەرجێکی زۆر باش ڕوخسە و ئێمە ئامادەکاری باشمان کردبوو نامەمان بۆ هەموو دۆست و لایەنگرەکان و خەڵکە کەساتەکانی ناوچەکەمان ڕەوان کرد بە هەولێر و بە هەموو سنوورەکان بۆ ئەوەی کەوا ئێمە ئامادەکاریمان کردێەوە بەرەو گۆڕانکاریی سەرتاسەر دێن داوا دەکەن کە ئەم کەسایەتیانە ئەوانەی کە لە ناوچەکەهێنا دژایەتی شۆڕش و ڕاپەڕین نەکەن ببن بە دەوشی هەولێر چۆن بوو دکتۆر بۆ ئەمە بەستە اینجا ئەمە لە ڕانیەوە دەستمان پێکرد لێرە مەبەستم ئەوەیە کە زیاتر ڕۆلی کاکۆسەتیش بە دیار بخم بە حقتدا لێرە وەسڵا و ڕێزم لە بۆ برای بەڕێز و خۆشەویستم ڕەفیقی 50 ساڵەی خەباتی تێکۆشان بەیەکەوە من و ئەو لە ڕێکخراوی کۆمەڵی ڕێنزدەرانی کوردستان بووین بەیەکەوە کارمان کرد و بەیەکەوە بە یەک بڕیار هاتینە دەرێ بووینی بە پێشمەرگا بە لە پێشمەرگاتیدا کە وا قەدەر ڕێژی ئەخسێمە بکەینە قاسمەڕژ لە قاسمەڕژ من دوای ئەنفال و دوای چیمە باران لەوێشەوە ئێمە بڕیارماندا کە سەنگەری پێشمەرگە بجینەیل و ببینێەوە ماینەوە وا ڕێککەوتیژی هۆردکمان لەگەر کادیرەکانی لەگە سەرکردایەتی لە دانانی نەخشەی ڕاپەڕیندا بەیەکەوە بەشدار بووین کە نەخشەکەماندان بۆ سەرتاسەری کوردستان و بە تایبەتی بۆ هەولێریش وا ڕێکەتیش هەولێر 700 پێشمەرگە بوون ئێمە کە خۆمان ئامادە کرد کە بەرەو بگەڕینەوە بەرەو ڕانێ و بینەوە سنوورەکە و لە سنوورەکە شارۆچکە بە شارۆچکە کاری تێدا بکەین من و ئەو لە یەک میحوەرا ڕێککەوتین کە حەسەن کوێستانی هێزێکی لەگە خۆی برد و ئەم ڕۆژەی کە ڕاپەڕین لە ڕانی ڕوویدا پێنجی مانگ ئێمە حەزیز بەک نامەیەکی نووسی وتی ئەگەر بەیانی نەگەنە ناوڕانی ڕەنگە ڕاپەڕینەکە دابمرچێتەوە حکومەت سەیترە لەسەر ڕاپەڕینەکە بۆیە گوتێ دەبێت ئێوە بەیانی بگەنە ناوشار و بێن حزورتانەبی لەبە ئەمەش هێز مەکتەبی سیاسی کۆبنەوەی کرد و ئەو 700 پێشمەرگەی کە لە قاسمەڕەش بوو بەدم محوەرە کە حەسەن کوێستانی بوو بیری کردەوە کە لەگەر تقریبا 200 پێشمەرگە ڕۆی چوە دۆڵی شەیدان لە دۆڵی شەیدان بچێتە زارگەلی بپەڕێتەوە بچێتە چێوەڕەش لە چێوەڕەشدا بزیتە ناوڕانیەن لەسەر چێوەڕەشەوە بێتەوە ناوڕانی هەرچی کاکۆسەت دوای هات کاکوسەت هاتنی من نزیکەی تقریبا 300 پێشمەرگە بووین مابووینەوە لەوێ چاوەڕانی کاکوسەتمان کرد هات لە ناو پێشمەرگەکان وتی مامۆستا وەرە وتم بەڵێ گوتی بڕۆ ئەم ڕەبیەی کە لەسەر ڕێگامانە ڕێی هێزی پێشمەرگەی گرتێ کە دەکا ئاخر ڕەبی حکومەتی عێراقی وتی بڕۆ هێزێک لەگە خۆت بە ئەم ڕێبێ بگرە لەوەی ڕێگای پێشمەرگە ئێمە جادە و جادە دڕۆی ئێمە لە جاتیەوەی وەکو کە حەسەنوان بچینە بێنە ئەمە ڕێگاکی دوورە تقریبا 2 ڕۆژ و شەوک دەخانی وتی نا ئێمە جادە و جادە دەڕۆین هەری هێزە کاتە پێشمان شەڕی لەگە دەکەین و هەتا دەگەینێ ناوڕان فعلەن ئێمە لەگەر مجموعەیەک لەگەر پێشمەرگە چوین ڕەبیەکەمان گرت و ئامادەکانی ڕەبیەکەمان گرت هێزی پێشمەرگە ناو ڕەبیەکە بەجینەوە هاتینەوە لەگەر جەنابی کاکوسەت لێرە ئەمە دەرێن ینی ئێمە لەگەر ئەم تێکۆشەرە گەورەی کاکوسەتێک لە تێکۆشەرە گەورەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بوو و یەکێک لە تێکۆشەرە گەورەکانی شاری هەولێر و یەکێک لەو قارەمانە نەبوو کە ینی بە ویجدانەوە هەوڵی دەدا کە شۆڕش سەر بکەوێ یەکێتی نیشتمانی کوردستان سەر بکەوێ و من لەگەر ئەو کەوتینە ئەم میحوەرەی کە بێکەوە بین فعلەن بێکەوە توانیمان ئەم ڕەبیە بگرین ڕەبیەشکەش هەبوو لەسەری مامەندەی کاک ڕەحمان سەیدەی ڕاستپار کە بچی ئەو ڕەبیەکە بگری ئەو ڕەبیەش گیرە ئیتر ئێمە بۆ بەیانی سعاددا بە پێیان هاتین و خەڵکی شاد بە پیرمانەوە بە تەلەکتەر و بە قەلاب و بە لەکوێ هەولێر گرتە ڤیددیۆیەک تێ دکتۆر کاکۆسرت لە ناو هەولێرە ینی
خۆی هەربینینی ئەو هەیبەت و شکۆیە مژدەی ئازادی لێ دەڕژێ ئەو ڕۆژە ئێوە لەگەڵ بوون لەو ڤیددیوە ئەمەد بۆ باسکەمە تەبان ڕانێتەوە بوو هاتینە چوار قڕنەمان تەواو کرد لە چوار قڕنەوەی مە بووین بە دوو قۆڵێک بەرەو کۆیە هات بەرەو کۆیە لە کۆیەوە کۆیە تەواوکەن ئازادکەن لە کۆی شۆ بەرەو هەولێر بێت یەک مەجموعە فەرماندە و پێشمەرگەی قارمان لەم محوەرە هاتین کە بێنە کۆی ئازادکەن بێنەوە هەولێر کە بێنە هەولێر لای ڕۆژ هەڵاتی هەولێر ئایدی ئەوان بوو کە بنەساوە بوو کە دارەتوو بوو قوشتەپە بوو ئەوانە ئەو سنوورە بۆ ئەواندا سنووری ئەو بەر بۆ محوەرەکەی ئێمە بوو کە من و کاکۆسەت و جنابی و مجموعەیەک فەرماندەیی کە لە محوەرە بووین هاتینە شەقڵاوە کە شەقڵاوەمان تاواکە لە شەقڵاوەش دیسان بووینە دوو محوەرێک بەرەو خەلیفان ڕۆیشتەوە کە کاکبێستون کاگڕێبین بوو کاگڕێبین محەممەد سۆفی لەگەر کە ئەوڵابۆری ئەوان بوونە محوەرێک بەرەو خەلیفان بڕۆنەوە تا دەگەنە سۆران ئەم محوەرەی ئازادکەنوانە ئێمە لە دەی مانگ هاتینە شەقڵاوە هاتینە مەسیفی لە مەسیفی ئەمە شەومانەوە شەو کۆبنەوەمان کرد خۆمان ئەمە دەکرد بۆ 11 مانگ ئێمە دەمانتوانێت ڕۆژێک زووتر بینە ناو شاری هەولێر بەڵام کاکۆسەت وای پێ باش بوو وتی ئێمە ئازادکردنی هەولێر لەگەر بەیانی 11 ئاز بەیەکەوە گرێت دەی بەیەکەوە گرین لە بەرەو 11 ئازاریش بەڵگەنامەی مێژوویە کە حقوقی کوردە سلمێنێتی کە حکوومەتی عراقی کاتی خۆی گفتوگۆی کردبوو لەگەر قیادەی شۆڕشی ئەم کاتی ئەمە ئەم بەڵگەنامەیە ئەم ڕۆژێکی مێژوویە لە مێژووی کوردایەتیدا بۆیە وتی من حەز دەکەم ڕزگاربوونی هەولێر و بەیانی 11 بێکۆ بێ ئێمە شەو لە مەسیف دانیشتین کۆبنەوەمان کرد و خۆمان ئامادە کرد بۆ بەیانی ساعت 6 بەیانی ئێمە هەر کەس بەرەو قۆڵی خۆی ڕۆشت هەموو محوەرەکان هەر فەرماندەی یەک کارتێکی پێشمەرگەی لەگەر بوو 20 پێشمەرگەی لەگەر بوو لەگەر ڕابەرێکی کادرێکی سیاسی هاتین هەر کەس بۆ ئەم کۆمەلگا زۆرە ملیانی کە دروست کرابوو لە تۆپزاوە و ڕزگاری و خەبات و ئیتر شاوێس و پیرزین و ئیتر هەمومان بەرەو هەولێر هاتین و توانیمان لە ماوەیەکی کورددا تقریبان زۆربەی ئەم شوێنانە بگرین و بێنێ ناو شاری هەولێر و ناو شاری هەولێر ئەو هەمان ئەو ڕۆژە بوو ئێوارەکە ئەم ڕۆژەی کە ئەمە بەیانەکەی کە هاتی ناوە بەیانەکەی ئێمە سعات تقریبان 9 گەیشتنیاکەن مەجلیسی تەشریعی ئەو کاتی کە ئێستا پەرلەمانی کوردستانە لەوێوە ئێمە من لەگەر ئەو پێشمەرگانەیە کە لەگەڵ مەجموعەیەک پێشمەرگەم لەگەر بوو معسکەری هەولێر ئەو کاتی دەوامی دەکرد معسکەری هەولێر یەک لەو معسکەرانە بوو کە زۆر ئەزیەتی خەرچی شاری هەولێریدا زۆر مسەیتر بوو لە شاری هەولێر و هەموو دام و دەستگایەکانی بەعز کەوتبووە لای معسکەر هەم مەنزومەی ئیستخبارات ئەمنی هەولێر مەقەڕی شعبە و فەرقە و ئەوانەی بەعس هەمووی کەتبوونە سنووری ڕۆژ ئاوای هەولێر لە نزیک معسکەری بە حیساب منطقەیەکی ئامینە لە بۆوان ئەوان ئەمەلێ بوون لەبەرەوەی زەخمینە کەوتە سەر ئەم سنوورە لەوێوە ئێمە تا سعات یەک توانیمان معسکەری هەولێر کۆنتترۆل بکەین معسکەری هەولێر تێک بشکێنین هێزەکە لەوێ ئەو زوباتانی مەجموعە کاراتە مەجموعەیەکیان خۆیان تەسمیل کردوانە من لەوێ سعات یەک هاتینەوە لای مەجلیسی تەشریعی کاکۆسە لەوێ بوو تازە هەشتان تەقەما بووە لە مەجلیسی تەشریعی دەکرا وڵات تقریبا 5 دقیقان پێشمەرگەکان هەندووتیانەوە تەقەکەش تەواو بوو ئەوێشمان تەواو کرد کۆنتترۆلمان کرد ئیتر کاکۆسە وتی مامۆستا چ بکەین گوتم وەرە با بچین بەیەکەوە سەر لە محافظەی هەولێر بدەین چکۆ ئێمە کە کاتی تەنزیمات بووین زۆر جاهودێکمان گەنج بووین بە بەردەمی چاخانەی مەسکۆ و ئەوانە داداهاتین بن خەڵات و لە من خەڵات دەچوونە لە یاری هەولێر باسی تەنزیمات و خەبەری شۆڕش و ینی مناقشەی سیاسیمان دەکردوانە بە بەردەمی محافظەت جارێک داهاتین کاکۆسەت گوتی مامۆستا ڕۆژێک دەبێ وارێک بکەوێتن ئێمە لەسەر ئەم محافظەیە خیتاب لە بۆ کچان و کوڕانی شاری هەولێر بدەین من ئەمەم هەل لە زەهن ما بووە وتم کاکۆسەت بابێکەوە با بچین سەرک لە محافظەی هەولێر بدەین هاتین سەرکمان لە محافظەی هەولێر تا ژووری محافظ چوین ڕسمی سەدامی کەوتبووە ئەرزوو ئەوانەوەی تر لەوێەوە هاتین دەرێ هاتین لێوەتی ئێستا چکۆین گوتم ئێستا وەکو ئەیام زمانی کە تەنزیمات بووین لێرە لەگە هەڤاڵانی ڕێخستن هەموو پیاسەمان دەکرد لە بن قەرات و لە لایاری هەولێر و لە چاخانەی مەسکۆ و ئەوانە داهاتین با وەکو جاران با پیاسەیەک بەناو شاری هەولێر بکەین لەبەرەوەی ئەم ڕۆژێکی زۆر پیرۆز بوو بۆ ئێمە بە تایبەتی بۆ تۆ بۆ من بەجلی پێشمەرگەی بە چەکی پێشمەرگاتی بەسەر بەرزی داخلی شاری هەولێر بووینەوە دەستخۆش دکتۆر بە خاچی هەولێرەوە شاد بووینەوە لەبرەوەی حەز دەکەم با پیاسەیە بکەین بەڵێ دەستمان پێکرد بۆی کەەوە پیاسەیەک بەناو شاری هەولێر بکەینەوە سپاس دەکەم کاتەکە ڕێم نادا بە تەواوەتی دکتۆر پەڕێز لە چ محوەرێک بوو چۆن دەستان پێ کرد چۆن هەنگاوتانە بۆ ئازادکردنی شاری هەولێر سەرەتا زۆر سپاس بۆ بەرنامەکەتان زۆر سپاس بۆ کاک دکتۆریش کە زۆربەی ئەو ڕووداوانەی باس کرد بۆی ئاسان بەڵام من پێشەوەی بچمە ناو ئەو سنوورەی من وەکو پێشمەرگەیەک بەشدار بووم لە ڕاپەڕین
حەز دەکەم ڕاستیەک ڕوونکەمەوە هەندێک خەڵک چ قەڵەمی نووسەرن چ عزبی چاواشەکەرن ئەو ڕاستیە دەشارنەوە کە دەڵێن مەسەرەن بۆ نمونە ئەمڕۆ لە یەک دوو ئەوە دیتەم نووسین دەڵێ جەماوەر ڕاپەڕینی کرد پێشمەرگە هاتە سەر حازری بەڵام دەمێ ئەو ڕاستی ڕوونکەمەوە کە پێشمەرگە و جەماوەر پێکەوە ڕاپەڕینیان کرد خەڵکی کوردستان کردی بە هەموو چین و توێژەکانەوە چونکە ئێمە تەجروبەمان هەبوو پێش ئەو کاتەی کە دکتۆر باسی کرد لەو شوێنانی کە ڕاپەڕین کرا خۆپیشاندانی خۆرسکانە کرا هیچ نەتیجەی نەبوو بۆ نمونە لە خەبات کە خەڵکی ڕاگوێزراوی سەنگەسەر و قەڵات زەی لێبوو لەوێ ڕووداوێک ڕوویدا و دوو شەهیدیش درا بەڵام هیچ نەتیجەی نەبوو لە ناو شاری هەولێر لە هەشتی سێ ڕێخستنەکانی حزبی شوعی خۆپیشاندانێکیان کرد و پەرتەیان پێکرا و هیچ نەتیجەی نەبوو ئەمە چ بوو هێزی پێشمەرگەیان لەگەڵ نەبوو پشتیوانیان نەبوو هێزی پێشمەرگەش پێش ئەو کاتانە نەیدەتوان هیچ شار و شارۆچکەیەک ڕزگار بکاتن هەتا کاتەکەی خۆی هات کە هۆکاری دەرەچی و هۆکاری ناوخۆی هەوێنی هەڵگیرسانی ئەو ڕاپەڕی نەبوون ئەنی ئەوانەی دایانەوێت قسە لەسەر ئەو مێژووە بکەن حەق نییە حەقی کەس بخۆن یان بیانەوێ حزبێک پەراوێز خەن کە وەکو لە ڕاستیەکان دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی سەرەکی دیتووە لە ڕاپەڕین یەکێتی کە بەرنامەی ڕاپەڕینی دانە داوای لە حزبەکانی تری بەرەی کوردستانی کرد بەڵام بەداخەوە وەکو پێویست بەهانای داواکاریەکەی یەکێتی نەهاتن بەس لە بە شەرمە گوتیان ئامادەینە ئەگەر نا هیچ ئامادەکاریەکیان نەکردو لەبەر ئەوەی یەکێتی نیشتیمانی ئامادەکاریەکانی خۆی کرد چاوەڕێوانی نەکرد دڵنیا بوو یعنی وەزعی عێراق بە شێوەیەک لێک ئاڵۆز دەبیتن کە پێویستە فرسەتە بتوانین ئێمە ئەوەی مەبەستمانە ئامانجمانە بەدی بێنین ئەوە بوو یەکێتی بەرنامەکانی خۆی دانێ یەک لەوانە حەز ناکەم قسەکانی مامۆستا دووبارە بکەمەوە بەڵام حەز دەکەم ئیتیمام بەوە بدەم بە پارتیزانەکان لە سێزدەی دوو یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتیزانانی ئامادەکرد بوو بۆ هەموو شار و شارۆچکەیەک هەر مەفرەزەی 6 کەس هەر یەکە وڵاغی بۆ کڕیبوون هەموو کەستەی خواردن لەگەڵ خۆیان ببەنویان لە ڕێگای قاچاقچی بۆیان بن ئەو ناوچەی هیچ شار و شارۆچکەیەک نەبوو یەکێتی مەفرەزەی پارتیزانی بۆ دانەنێ لە سێزدەی دوو دەکات چەند ڕۆژ پێش ڕاپەڕین ئەوانە بەڕێکەوتن لە سونەوە هەر کەسە بۆ ناوچەی خۆی ئەو جاهریەکە بە 2 ڕۆژ بە 3 ڕۆژ گەیشتنە شوێنەکانی خۆیان ئەرکەکانی وانە چ بوو ئەوانە 2 ئەرچیان لەسەر شام بوو یەکیان نامەی ئەم پێبوو نامەکان ئی هەواڵانی سەرکردایەتی بوو بۆ ڕێخستنەکان بۆ پێشمەرگە دابڕاوەکان ئەوانەی بەهۆی ئەنفال بە ناچاری دابڕابوون بۆ ڕێخستنەوەی ئەوانە پەیوەندی پێوەکردنیان نامەی دووەم بۆ سەرۆکجاش و کەسایەتیەکان بوو دوو شتیان داوا لێکرا بوو یان ئەو کاتێک کە لەو شوێنەی لێ دەژین شار و شارۆچکەیە بەشداری ڕاپەڕین بکەن لەگەڵ خەڵکی کوردستان هێزی پێشمەرگە یان بێلایەن بن لە ماڵەکەی خۆیان نێنە دەرەوە و بەرەنگاری هێزی پێشمەرگە و خەڵکی کوردستان دەبن ئەمە یەک لە ئەرکە سەرەکیەکانی پارتیزانەکان بوو کە ڕۆڵی سەرەکیان دیت بۆ نمونە حەز دەکەم باسی ئەو پارتیزانانەی سنووری هەولێر بکەم کە یەک لەوانە شەهیدی نەمر شەهید مەلا سلێمان بوو کە مەفرەزەیەکی لەگەڵ بوو بۆ ناوچەی ئوردگاکانی بەحەرکە و دەوروبەری کاک بڕهانی سەعید سۆفی بۆ مەلا ئۆمەر و شاوێس و پیرزین کە ڕۆڵیان دیت بە تایبەتی ڕۆژی 11 سێ کە مقەرفەوجێکە بوو لە خانزار کە ڕێگر بوو بۆ ئەو هێزەی دکتۆر ڕێباروان و لەگە کاکۆسەت کە داوێت بێن بۆ هەولێر ئاگاداری ئەویان کرد خۆی بە فێڵێکی پێشمەرگانە چوە ناو مقەرفەوجەکە و مقەرفەوجەکەی گرت و ڕێگاکە خۆش بوو بۆ ئەوەی بۆ هەولێر بچن کاک جەلال ئینزاغی لەگەر مامۆستا تایری نەمر تایر بەکر کە کۆچی دوایی کردووە ئەوانە لەگە چەند پێشمەرگەیەکی مامۆستاکاوە و هاوڕێکانیان ئەوانە کەس نەزان و ئەو سنووریان پێست پێدرا بوو کە ئەوانش ئەرکەکانی خۆیان جێبەجێ کرد ئەمە لە سنووری هەولێر شەی تەعزیز کاوانش لە شەقلاوە هەر تەواوکەری هەولێر بوو ئەوش لێ مەفرەزەیەکی لەگەڵ بوو کارەکانی خۆیان کرد ئەمە کاری پارتیزانەکان بوو بە نسبەت خۆشم وەکو پێشمەرگەیەکی بەشدار بوو لە ڕاپەڕین ئێمە ئەو شوێنانەی مامۆستا باسی کرد کە لە سونێوە 5 مانگ بەڕێکەوتین بەڵام لەبەر ئەوەی ئەو مقەرسیە و ڕەبایی لەسەر سنوور ڕێگر بوو بۆ ئەوەی ئێمە بە هەمان ڕۆژ بەهانای خەڵکی ڕاپەڕی ڕانیە بگەین لە هەولێر لەکوێوە داخەڵ بوونەوە دکتۆر لە هەولێر ئێمە لە ئیزۆبلێک جیابووینەوە ئەو هێزەی بە سەرکردایەتی کاکۆسەر کە بۆ شەقلاوە چون ئەوانە هێزێک بوون کە کاک دکتۆر لەگەڵیاندا بوو بەڵام ئێمە بۆ کۆی هاتین مامۆستا چەتۆ سەرپەرشتی ئەو هێزەی کۆی دەکرد لەگەڵ کۆمەڵێک فەرماندەی سەربازی کە حەز ناکەم ناوی یەک بینم دوای یەک لە بیرکەم باگلەییمان نێتە سەر هێزەکە ئێمە پێکات بوو لە پێشمەرگەکانی کۆی پێشمەرگەکانی بەشێک پێشمەرگەکانی کەرکووک بەشێک لە پێشمەرگەکانی هەولێر مەفرەزەیەکی حزبی شوعی و مەفرەزەیەکی حزبی سۆشالیستیشمان لەگەر بوو بەڵام هێزەکەی یەکەتی زیاتر لە 250 پێشمەرگە دەبوو
بەداخەوە ئەو ڕۆژەی کە ئەمە هاتین حەفت لەسەر هەشت بوو دەمابیست داخلی کۆیە بووین مەغریب بوو بەڕێکەوتین لە ڕێگا باران و تاریکستانێک بوو کە چاو چاوی نەدیدیت نا زۆر ئەوە بوو لەبەر ئەوەی ئەو کەسێک کە دەلیل بوو لە پێش هێزەکە دەڕۆی ئێمە بەقەت هەیبە سوڵتان لەو دیوەوە کە دەماویست داخلی کۆیە بین وتی چیتر چاوم نبینی و من ئەو مەسوولیاتە هەڵناگرم چەندی داوە لە برادەرەکانی تر کەس ئەو مەسوولیەتیانێک بە ناچاری ئەو شەوە ئێمە سەعات 12 شەو بوو لەقەت ئەو چیایە گەڕاینەوە ئەو چەند گوندێک ما بوو قەمتەران و کانیماران لەو سنوورە گەڕاینەوە ئەوە ڕۆژی دواتر لە نیوەڕۆکەی بەڕێککەوتین بۆ کۆیە و داخلی کۆیە بووین بۆ نۆیمان کە کۆیە ئازاد کرا بە پشتیوانی هێزی پێشمەرگە و ئەو جەماوەری شاری کۆیە و ئەو پێشمەرگانەی کە لە شاری کۆیە بوون پێشتر دابڕابوون ڕۆژی دەی مانگ ئێمە بەڕێککەوتین بۆ هەولێر جەماوەریشمان لەگەڵ بوو لە ڕێگە ئەو ڕەبایانەی هەبوو کە تەسمیل نەبوون ئەو ڕەبایانە دەگیران هێزێکیش هاتبوو بۆ ئەوەی کۆیە بە عیساب لە دەست هێزی پێشمەرگە و جەماوەریان بێ بۆ چوارقوڕنە ئەو مەتیقەیە لە هەولێرەوە هاتبوو ئەو هێزا شکا بوو بەڵام بەشێکی لە دەربەندی گۆمەسپان کە مقەرفە و جێکی لێ ئێستا شوێنی مقڕەکە هەیە هێزی پێشمەرگەی لێ ئێستا لەوێن دەر گیر بوو ئێمە هاتین هەتا گەیشتینەوێ مەغریب داهات ڕۆژی دەیمان لەوێ ئەو هەواڵانی فەرماندە سەربازیەکان گوتیان ئەمە تازە دەبێ بەرنمەیەکی پێشمەرگانەی بۆ دانێن بگیرێتن بۆ بەهێزەکەیان کردە سێ بەشێک براکە کوچیەکان بوون پێشمەرگە هاوڕێکانمان لایەک خۆشیان بەشێکیان لەسەر جادە ڕئیسەکە ئێمەش بەشێک پێشمەرگەکانی هەولێر سوڕاینەوە ڕێگای هەنارە پشتی مەقەرفەوتەکە چاوەڕێی سعات سفرمان دەکرد هەتا کاتێکی زۆر بارانیش باری بوو ئەو ناوە هەموو قوڕ بوو لەبەرەوەی ئەو مدەڕا ئەو دەبابانەی لە ناو مقەرفەوتەکەش بوو بلادکتۆریان پێ بوو لە چواردەوری خۆیان دەدا هەمووی دەکرد بە ڕۆژ ئێمە لە ئەوەی نەمان بینن هەموو درێژ ببووین لەسەرەوە کاتەکە گەیشتە سعات سفر هیچ تەقەیەک نەکرا تەقەکە لای ئەو برادرانەی جادی ڕئیسی بوو کە تەقە نەکرا لە ناو خۆمان بووە مشتومڕ یەکدوو هەواڵمان لەگەردا بوو کە فەرماندە بوون و بە پرسی هێزەکە بوون وتیان تەقە دەکەین تەقە ناکەین وەڵئاسر نەتیجە گەیشتینەوە بڕیارە بگەڕێنەوە لای برادەرەکانی خۆمان لەبەرەوەی بزانین سەبەب چی ئەوانە تەقەیان نەکردووە کە گەڕاینەوە گەیشت سعات بووە 1:30 و 2 شەو گوتیان ئەمە لەبەرەوە تەقەمان نەکردووە دوای ڕۆیشتنی ئێوە چەند سەربازێکی کورد کە خەڵکی کەلار بوون هاتوونە گوتیان ئەگەر تەقەیان لێ نەکەن ئەوانە ترش هەموو بردەوردە تەسمیل دەبن لەبەرەوەی بەس لە ترسی فەرماندە سەربازیەکە ناوێرن فەرماندەیە نازانم لیوا بوو چ بوو لەناو ئەوە ناوێرن بە ئاشکرا بەدزی دەبی بە ناوی ئەوە دوورکەونەوە لە مقەرفەوتەکە ئێمە گەڕاینەوە کۆیە بەیانی زوو بەڕێکەوتی هاتین هەتا گەیشتنە کەزەزان و ئەوانە جەماوەر و پێشمەرگە پارتیزانەکان ئەو ناوچانەیان پاکردبووە دەستخۆش مامۆستا تۆ هەر لە وەکو مامۆستا بینیویانی لە وەزارەتی پەروەردە لە شانە سەگدارەکانی بروسەکانی ئەو کەی کە هات لە باوکی ڕێناسەوە بۆ ئێوە بۆ ئێوە و کاک مەلاقادر و وەکو دکتۆر وتی ناو لەبیر نەکەین چۆن بۆ ئەو بروسکەیە ئێوە چۆن خۆتان ئامادەکرد بۆ لە شانە سەگدارەکان زۆر سپاس کاکزانە سپاس بۆ کورسان سەری ڕێز بۆ شەیدانی یەکێتی نیشتمانی کوردستان بە تایبەتی شەیدانی ڕۆژی ڕاپەڕینی هەولێر بەڕاستی قسە زۆرە دەرفەتیش کەمە ئەمە ئەگەر قسە لەسەر ئەو بابەتە دەکەین زۆر ڕاسترە ئێمە دەبی قسە لەسەر هەلومەرجی پێش ڕاپەڕین بکەین هەلومەرجی پێش ڕاپەڕین چۆن بوو ئەو وڵاتە چۆن بوو کوردستان چۆن بوو چونکە ئێستەمە هەر مخاتەبەی خەڵکی خۆمان ناکەین ئەو چەند برادەر لێرە دانیشتینە ئێمە خەڵکانی پێش ڕاپەڕین و ڕاپەڕین و دوای ڕاپەڕینین بەڵام نەوەی دوای ڕاپەڕین گەنجێکە ئێستا کۆلیژی تەواکلی خۆ ئەوانی کە ئێستا خوێندکار منداڵن لەوانی ڕاپەڕین بە خەیاڵ تێبگەن بۆی قسەکردن لەسەر پێش ڕاپەڕین هەلومەرجی پێش ڕاپەڕین چۆن بوو ئەو بچینە سەر ڕاپەڕین ئەو دوای ڕاپەڕین بەڵام دیارە دەرفەت نییە من مەجبورم بە مختصری ئەو ڕۆژەم بۆ باسکەکە هات کە ئامادەکار باز دەکەم بەس لەبی ئەو شتە باسکەم ئەوە مێژووە هەرچەند خۆزگە و بزانم لێرە و لێوێرەشان دێشتە بۆ دیراسەکرایە لەسەر ڕاپەڕین وەکو نامەی تێزیشی ماستێر دکتۆرە چەند نامەیەکەیە هەنی ڕاپەڕین دەبێت ڕێک بخرێتن لەسەر نامەیەکی زانستی کە بزانین ڕاپەڕین چۆن کرا نەکرد کە سەولۆژی فانی خۆی قسە لەسەر ڕاپەڕین بکات بنسبەت ئەمە دوای ئەنفالەکانێکی نیشتمانی کوردستان دیارە وەکو هەر هێزێکی سیاسی یاخود هێز یەکەمی سیاسی لە کوردستان نەکە چۆکی لەدا بیری تازای کردەوە لە دوای ئەنفالەکان کە سوتما کرا کوردستان وڵاتم وێران بوو سەرکردایەتی ئەو کاتێکی نیشتمانی کوردستان بەشێک چۆ ئیران بەشێک لە دەرەوە بوو بەشێک لە ناوە دروست بوو ئەو بە مستفای سەیقادر ڕەوانی هەولێر کراوە بەڵەو بەداخەوە فترێکی کەم مایەوە جیرا سزن کرا ئەو کاتە کاک مەلاقادر مستفای مامنەریوان و شەیدێدەوان
ئەو بەڕێزانە دەتوانێت قیادەی ناوشاریان دەکرد و کەرکوچیش تا ڕادێک سەرپەرشتیان دەکرد ئێمەمانە لە دوای ئەوان دەهاتین ئەوانە ئیشی سەرکردایەتی ناو هەولێر دەکرا بۆ تەنزیم بۆ ئیش پێش ڕاپەڕین دوای ئەنفالەکان ئیشی ئێمە ئەوە بۆ ئەو کاتە بین بەرەنگاری دژمن بینەوە بەرامبەر ئەو سیاسەتە خراپەی کە دوای ئەنفالەکان زیاتر بەدیارکات بەعس دەکا بەعس سیاسەتی تەبعیز وەکو باسمان دەکرد سیاسەتی تەڕع سیاسەتی بەعرەبکردن بە تەواوەتی دەستی خست بۆ بیناقاقای خەڵکی کوردستان ڕاستە لێرە و لەوێ شتێک بە کوردی دەخوێندرا بەڵام ئەنفال کرا چیمە باران کرا کورد بەرەو لە ناوچوون دەبوون لە ڕووی بواری ئابووریەوە خەڵک ژیانی لەو پەڕی خراپیدا بوو لە ڕووی کۆمەڵایەتیەوە کەستی قەی بە کەس مابوو کۆمەلگاکان دروستکرا بوو ژیان لەو پەڕی لوتکەی خراپیدا بوو بەڵام کە شەڕی کوێتی بەسەردەهات وردە شتەکان خێرابوون ئێمە پێشتر خۆمان ئامادەکرد بوو و دەمێ وەڵامی بەڕێزێک بدەمەوە لەو ماوە قسەکرا یەکێتی نیشتیمانی کوردستان بیری لەوە کردبووە ئێمە کتابی مەکتەبی ناوەندی کۆمەڵەمان لایە کە دەرێ ئێمە لەمەوەدا لە خەباتی داهاتوومان لە ناو شارەوە خەبات دەست پێ دەکەینەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کاتە پێوە بوو لە شۆڕشی چەکداری نەماتوانێ موفەقبی سەرکەوین دەبێت لە ناو شارەکان جاریشکە ئێمە شۆڕش بکەینەوە خەبات بکەینەوە ڕاپەڕنی جەماوەی ڕێ بکەین ئەوە قەناعەت و بیر و ڕایەکی نیشتیمانی کوردستان بوو هەر لەسەر ئەساسی ئەومە خەڵکمان زۆر دەدا بەرامبەر بەوەی کە بەرامبەر بە بەعس نەوینە ینی بەرامبەر بەعس سەر نەوینەکەن بەرامبەر بەعس تەواجد بوو خەڵک دروستکەن چونکە خەڵک ئەو پەڕی بێ ئومێد بوو دوای ئەنفالەکەم پێیوا بوو هەموو شتەکان کۆتایی پێهات ئەو پێشمەرگە بەڕێزانی کە هاتبوونەوە بە پرس پەیوەندی لەگەر ئەوانە دەکراوە ڕێک دەخرانەوە ئەو خەڵکانەی کە هەستی نەتەواتی نیشتیمانیان نەدۆڕابوو تەنزیم دەکران بەڵام بەداخەوە ئێستاش دەتوان برێم لە هەموو هەولێر بە پەنجەی چەند بە دوو پەنجەی دەست ینی ئەوانەی کە کاریگەر و ئیشان دەکرد ناو هەولێر ئەو لە بەشی دۆ پرسیارم دەبێت بەڵام ئەوەی کە ڕاپەڕینەکە بروسەکە ئەمە دیارە ناو هەولێر شانە چەکدارەکان بە تەواتی خۆی ڕێکخرا بە ژمارە کەسۆ ژماری بۆ دادەنرا بە ڕێزەکە ڕێک دەخرا ژماری هەبوو شوێنی دیاریکراوی بۆ دیاری دەکات ڕۆژی ڕاپەڕین چ بکاتن و بێزگە لە تەنزیم و ئەوانەی کە پێشمەرگانی کە هاتبوونەوە بەڕاستی دوای ئەوەی کە برادران باسییان کردنامەکانمان پێدەگەیشت بەشێک لەو سەرۆکجاشانە ڕێکخران نانی ڕێکخران کە پەیوەندیان کرد و ئیشیان بۆ دانرا ژمارەشیان بۆ دانرا دەتوانم برێم ئەگەر لە ڕقم هەڵەنەکەم کاک مەلاقادر ڕقمەکەی باشرەگەر نزیک لە 700 شانەی چەکدار ئامادە باشی تێدا کرا بوو کە لە بەڵێ هەموو یەکێتی خەڵکیتر نەبووە لە ڕۆژی ڕاپەڕین دەست پێ بکاتن ئەوە بوو لە هێزەکەیکی نیشتیمانی کوردستان گەیشتە شەقلاوەی کاک مەلاقادر بە نوێنەراتی تەنزیم بە نوێنەراتی شانە چەکدارەکان و تەنزیم گەشتە شەقلاوە لەوێ کاکۆستێت و شێد عەبدوڕەزاق و کاک دکتۆر لەوانی باشتر ئاگاداری برادرانی دیت لەوێ ئێمە ئامادە باشی کاملمان تێدا بوو کە ڕاپەڕین دەکرێت دەست پێکرێتن هەولێر تەواو ڕێکخرا بوو بەڵام دیارە وەکو کاک دکتۆر باسی کرد کاکۆستێت پێی وابوو ڕۆژی دەی مانگ هەولێر ئازاد نەکرێت لەبەر ئەو مناسەبە ینی ئەم دەمێ ئەو قسە زارشکە لە شوێنشکە کریتم ئەگەر پێشمەرگە نەبایە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان نەبایە ئەگە پلانی ڕاپەڕین نەبایە دەی مانگ دەبا ڕاپەڕین بکرێتن بەڵام بۆ نەکرا بە بڕیار نەکرا بە بڕیاری شوێ نەکرا بە بڕیای یەکێتی نیشتیمانی کوردستان شخصی کاکۆستێت ئەو ڕۆژێ ڕاگرت من دەمێت لەسەر بابەتی ڕاپەڕین زۆر جارە ئەو قسە دەرێنەوە ڕاپەڕین ئەگەر مناقەشەی بکەین لەگەر هەر کەسێک و لایەنێک چار بنەمای هەبوو ڕاپەڕین وەکو کردەوەی ڕاپەڕین نەک بنەمای تێزی ڕاپەڕین چۆ وەکو کردەوەی ڕاپەڕین دیارە ڕاپەڕین هەڵوو مەرزەکان مەجانە و بازکەن لە کاتێشکێکە مەزار و بازەکەن پلانی هەبوو پلانەکە چێ داینا خۆ دیارە پلانی ڕاپەڕین چێ پلانەکەی دانا چێ نووسیەوە چێ دایبەری کوردستانی یەکێتی نیشتیمانی کوردستان داینا دوو مەسلەی ڕاگەیاندن ئایا لەو کاتە چ ڕاگەیانێکە بوو تاکە ڕاگەیاندن کە بوو بۆ ڕادوی هەموو ماڵەکان ڕادوێگەلی کوردستان بوو کە شەو و ڕۆژ هەرچی خەڵکی کوردستانە من دڵنیام وە بەڵگەشمانی خەڵک لە دەروی کوردستانیش لە جنوب و لە وەسەتی عێراقیش لە هەندێک شوێن ئەوەی کە ڕادویەکەی دەگەشتێ بە هەزار ئەوە جێی لەو ڕادێک چکە ئەو ڕادێ سەرچاوەی زانیاری بوو سەرچاوەی تەوجیهات بوو سەرچاوەی هاندانی خەڵک بوو دەتوانم بڵێم خەڵکی کوردستان بەو ڕادوێ جۆش درابوو بەو ڕادوێ ڕێکخرا و بەو ڕادوێ ئامادە باشی بۆ دەکرا هەموو شتێک بۆ ڕادوێ ئەوە دوو سێم شت شانە چەکدارەکانی بروسک شانە چەکدارەکان ئەو هێزانە بوون ئەو هێزە ناوخۆیە بوو کەیکی نیشتیمانی کوردستان وەکو باوەڕ پێ بوو پێشتر قەنەعەت پێ بوو کە دەبێت لە ناو شارەکان ئامادە باشی بکرێت دروست کرا بوو پاڵپشتی یەکەمی هاتنەوەی هێزی پێشمەرگا و پێشڕەوایەتی خەڵکی کرد ڕۆژی ڕاپەڕین یعنی شانەی چەکدار شوێنی بۆ دانرا بوو کە لە شوێنی خۆی دەستی بەکار کرد جەماوەر بە دوای ئەو دادات خاڵی سارم هێزی پێشمەرگەی کوردستانە کە ئەو شێزەکە زۆرترین هێزی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بەنسبەت بروسکەکەش کە کاک مەلاقادر هاتەوە بروسکەکەی دابش کرد لە باوشی ڕێناسۆ بۆ شان چەکدارەکانی بروسک تکایە دەست بەکار بن لەگەر بیستنی ئەو بروسکە دەبای هەر کەسە لە شوێنی خۆی دەست بەکاربی کە ئەو بروسکە لێدرا و شانە چەکدارەکان دەست بەکار بوون بەڕاستی جەماوەر
بووە پاڵپشت و تەواوکەریشانە چەکدارەکانی بروس تێکەڵ بەیەکتر بوون واتە هێزی پێشمەرگە گەشتێ ینی ئەوە حقیقەتی ڕاپەڕینە ینی ئەگەر هەر کەسێک قسە لەسەر ڕاپەڕین بکاتن ناکرێت جیاواز لەسەر ئەوە قسە بکاتن بەڵام ئاخرش ئەگەر دەرفەتەوی قسە لەسەر بابەتە بکەینەوە بەداخەوە کە ئێستا قسە دەکەین ئامانجی ڕاپەڕین ئەوە دێ بە سەری لە بەشی پرسیاری دومدا فۆرمەلەیەکم بۆ بکەن لەو بارەیەوە کاتەکەم محدودە کاک بەدران تۆ دوای ڕاپەڕینی ئەم چیرۆکەی باسکرا ڕەنگە بۆ ئێمەمانانێک بۆ گەنجانەی گەرجویان لێمە ڕەنگە بۆ نەوەکانی خۆشیان جێگای ئەو تێڕامان بێ سەرنج بێ بۆچی ئەو بەرامبەر هێزێکی وەکو بەعز چی لای تۆ دروستەکە ئەم چیرۆکە و ئەم دۆخە سپاس کاکزانە سڵاو لە تۆ لە میوانەکانی کورسات نیوس سڵاو لە میوانەکانت بەڕاستی ئەوەی لە کاک دکتۆر دەست پێ کرد هەتات بە حکمی و تەمەنەی ئەوان هایانە و ئەو مێژووی ئەوان تێدا ژیانە و ئەو سەختیە ڕاپەڕین بە درێژای ئەو قسانە کە دەتبیست چی دیان دروست بەڕاستی ڕای کێشان بۆ دۆخێکی ئەنی تەزێن ینی ڕاستلەچین کە دۆخەکەی ئێستا ئەبینی و ئەو بەسەراتەی ئەو چیرۆکانیان ئەو مێژووی ئەوانە باسیەکەن لەگەر ئەو دۆخی ئێستا بەراوردی دەکەی نەبێتە ڕەشببینی و نەبێت ئەوەی کە من وەکو گەنجێک بە دۆخە زیاد ڕەشببین بم زۆر کارە ساتە یعنی ئەگەر بەراوردی بکەی بە ئێمە هەڵەبجەمان هەیە ئێمە ئەمفالمان هەیە ئەگە بەراورد بکەین بە گەلی جوولەکە کە هۆڵۆکۆستی هەیە لە جەنگی جیهانی دوم دوای 4 ساڵ بوون بە ئیسرائیلەکە و ئیسرائیل ئێستا جیهان پێیان سەرسامە ئەگەر دوای ڕاپەڕین بەراورد بکەین بە کۆریای باشوور کە ئێستا بە تەکنۆلۆژیا و بە سیستەمی سیاسی و دامەزرا و مؤسسەکانیان کە بەراورد بکەین بە هەرێمی کوردستان کە هیچ مؤسسەیەکمان نییە بەڕاستی تراژیدیایە ئەگەر بەراورد بکەین بە پێنجی ماگل لە دەڤەرەکەی تۆ لە ڕانیە کوڕە شەیدەکە دەستی ناوی کە سوکارەکەی لە لیستی شەیدان دەسڕێتەوە لە کاتێک بەراوردکەی بە ئەڵمانیای بەرلین کە لە دەستی سۆڤێت نەجاتی بووە زیاتر لە 7 دیسێبڵە و یعنی ژیانی تەمینە کەسی ئەوانەی ئێمە پێیان شەرمە ناویان لە لیستی شەیدەکان بێنایی کە سوکاریان دەسڕێتەوە ینی ئەوانە باسییان کرد ئەو دۆخی ئێستا ئێمە بینین ینی شتێک زۆر سەرنجی ڕاتشام دکتۆر باسی کرد کاکزانە کە هاتون داخلی هەولێر بوون لە معسکەری کۆن شەڕیان کردو لە معسکەری کۆن کە دوای ئەوەی حکوومەت عێراق دەگەڕێتەوە چەند کەسێک لە هەولێر دەژێت لەوێ ڕمی دەکرێت لەوێ دەکوژرێ معسکەری کۆن ئێستا کەێتە ڕۆژ ئاوای هەولێر یەک لە گەڕەکە شوێنە هەر گرانەکانی هەولێرە گەڕەکەشی دروستکە بەناوی دریمستی بڕوا دەکەین چەماگێک لەمە بەر دوو کوڕی وەزیری بەرگری عێراق حەزبی بەعەس لەوێ ڕسمیان بڵاو کردو کوڕەکانی سوڵتان هاشمی لەو شارە دەژین بەراوردی بکەی ئەگەر بەو دۆخەی ئێستا ئەوانە تێیدا دەژین و ئەو دۆخەی کە ئێستا ئێمە دەیبینین من ئەو ڕۆکە تۆ پەیوەندیت بە منەوە کردووە لەگەر کەم ئەندامێکی ڕۆژی ڕاپەڕینی شاری هەولێر 4 سعات لە سڕی بنزین بووە کەچی ئەوانەی هاتوونە سەر حازیستە لەو شارە بنزیخانیان هەیە ئەگەر من بەراوردی بکەم بەوەی کە کوڕە شەیدێک ساڵی ئەو ساڵ لە داهاتوو 99.5 هەیە ناوی لە جامیعە نهاتەوە کوڕە بەحسی لەو شارە جامیعەی هەیە ئەگەر یعنی بەراوردەکان زۆر زەقەیانی من کە ئێستا ئەوانەی باسی دەکەن و لەوانەیە تاریخەکی زۆر زیاتر هەبی کە مابێ باز بکرێت ئەگەی بینی بەراوردی دەکەی بۆ دۆخەی ئێستا یعنی هەر ئاخی دەوێت هەر پەشیمان بوونی دەوێت ئەمە ڕەشببینی نییە ئەوە حقیقەتەکە کە ئەو ڕۆدۆخی کوردستان ئێمە تێیدا دەژین ئەوەی لەو شارە ڕاپەڕینی کردو ئەوەی لەو شارە خوێنیدا میوانش نییە بە میوانش هەژمار ناکرێت ئێمە کۆمەڵێک کوڕ و کۆمەڵێک پێشمەرگەی ئازا کۆمەڵێک فەرماندە لەو شارە خوێنی بەخشی لەو شارە گیانی بەخشی بۆ ئەوەی کەلتوری بەحث تێپەڕێنین کەچی ئێمە تەنیا توانیمان زاڵمێک لابین لەبەرەوەی لە سەردەمی بەحث چەندین قەڵام لەو شارە دەرکراوە لە سەردەمی بەحث چەندین قەڵام لەو شارە تیرۆ کراوە ڕێگە نەدراوە پەیکەری شەهید سەرداری سعید ئەوە ئەمە شتێکە لە خەرمانی کاکزانە یعنی من ئەگەر بێن بەرسیسیلە وەک میوانەکانت باسییان کە لەگەر باسی بکەم یعنی هەر ئەو گەنجەی لە دوای 91ەوە تاکو ئێستاکە ئاخر 4 قۆناغ دروست بووە لە 90 بۆ 2000 لە 2000 بۆ 2010 لە 2010 بۆ 2020 یعنی ئەکا 30 ساڵ تۆ 30 ساڵ گەنجێک بێنە پێی برێ ڕاپەڕین آخر هیچ بەرهەمیی ڕاپەڕینی نییە ئەگەر تۆگەر بەراوردی بە ئیسرائیلیەک هیچ نییە نانێک نەبی خوا بەراوردی ینی من ئەوڕۆ من لە بازار بووم کە دکتۆر لە بازار بووین یادی ڕاپەڕین بووە ئەو شارە نزیکی ملیۆن نیوەک کەسی تێداژی بە 50 دەست خەڵک ئەژمێدە یادی ڕاپەڕینی یادی ڕاپەڕینی وەستا بوو یعنی ئەوەندە بەسە خۆی بە خاوەن نازانیان ئەوانەی کە خاوەنن نایەن ئەزانی کاکزانە من ئامارێکم لایە ئەوانەی هاتوونە سەر سفرەی حازر لە ڕاپەڕین ژمارەی ملیۆنێر و ملیاردانەکانی ئەو شارە لە ژمارەی ملیۆنێر و ملیۆنێرەکانی ئیتالیا و هۆڵندا زیاترە
وتني من أين لك هذا أي بوتي أواني الشهيديان دا أو قبر قرصاني برانبر ما نعليرا سندين رولي رابريني تيدا كدايتشي باوتشي خوشي بداية لو شارع كريتيا كاتي بحثية لو شارع كيما آخر بخوي كدكتور ما مستباسي أولا كبتسالاتشي وريخستن بو أو كرا حزبي بعض بروخي آخر حزبي بعض لو شارع يعني أو قصي مني أو أرجومنت وبلغي خوان في ستيج ادعاء أو ده كان كيس بحث كان لو شارع كوايما يعني استمن يعني أمس باش داربوين رابرين ده توان قناعات من بين الرابرين كلاوة ده توان قناعات من بين أيوان أنا رابرين بوكلوا بعض لنا وبري دي استمن بقصي خوان بعض لو شارع وشانازي شي بيو كانوا ولا راقيتني شو أنا كاني أو شارش لا راقيت لا جرا والله أواني الرابرين ياكر لك أواني رابرين ياكر زاب سيارك أو أواني رابرين ياكر رجل كتبين ثمانيك كتبين ثمانيك وخوان لا بيلو كان يجوبي فرمان كان مخنتو بو نوي بو نو كان كديان بو إما كديانا بلام استئمر لشوي استئمر سلوبيان شو متسمع ونقطو استئمر بديار كهرباء كدانشين كيديتو كي برا استئمر تيم بو خست خانيك درماني تيانيا استئمر بزي خانيك ماني بنزيني تيبكن آخر لم شارع آخر كازانا اگر فلسفه شورش بخوێنیتەوە بنامەکانی ڕاپەڕین بخوێنیتەوە ئەو دۆخی ئێستا ئابینی هیچ کەسێک وەک باسیەکەن کە شارەکان دابەش کراوە بەسەر فەرماندەکان هەموو فەرماندەکان بێن ناتوانن بێن بڕوا بە من بێنن ناتوانن بڕوا بە گەنجێک بێنن کە ڕاپەڕین کراوە لەبەرەوەی هیچ ئەنجامێکی ڕاپەڕین دیار نییە. زۆر باش کاک بەدران دکتۆر ئێوە میوانن ئێوە کە باسی ئەو مێژووە پڕ سەروەریە دەکەن ئەو مێژووە پڕ شانازیە دەکەن میوانن لەو شارە یاخود ینی گلەیتان هەیە نیگەرانیتان هەیە تا گەنجێک ڕازی نییە. من دەگەڕێمەوە بۆ سەردەمی ڕاپەڕین و شۆڕشین نوێی گەڵەکەمان ئێمە ڕوبەڕووی جینۆساید و ئەنفال و چیما باران بووبوونەوە من کە دەمدیت کە ئەو هەموو دێهاتی کوردستان وێران کرایە و 1970 کەس ئەنفال کرا من لەسەر سنوور کەوتوم یعنی پاژەوەی بە چیمیایی حکومەتی عێراقی ویستی کورد بسڕێتەوە یعنی ئێمە لە قاسمڕەش و لەوانە زۆر جار کادرەکان دادنیشی برمان دەماگەر بە خۆمان نتوانین تۆڵە لە بەعز بکەینەوە ئەوە دەکەین وەسیەتێک دەکەین بۆ مناڵەکانمان ئەوان تۆڵەی ئێمە لە بەعز بکەنەوە یعنی بەم منهەجە ئیشی لەگەر واقعی کوردستان و کورد کرد لەگەر هەرێمی کوردستان کە کورد بسڕێتەوە لەبەرەوەی ئێمە خاڵی یەکەم ئەوەیە کە ئێمە کوردمان زیندوو کردەوە کورد بووتەوە هاتەوە سەر یعنی ئەوەی کە بەعز دەیکرد بەڕاستی سڕینەوەی کورد بوو سڕینەوەی نەتەوەی کورد بوو یعنی ئەمە بە چیمیا بە ئەنفال بە هەموو بابەتەکانەوە هەولیدا کە کورد بسڕێتەوە کۆتایی پێبینێتەوە ئێمە خۆشیان وتیان ئەم جارە کورد مەگەر دارخورما لە سەسەریشین ببێ ناتوانانی پێشمەرگەیەک دروست بکاتەوە مەگەر ئێمە دارخورما لە سەسەری کوردێکشین بێ اینجا بتوانین پێشمەرگ یعنی بەعز ئەوها بیری دەکردووە لەبەرەوەی ئێمە ئەم ڕۆژگارە تاڵا ئەم ڕۆژگارە ناخۆشە لە بەرچاومانە من بۆ خۆم لە بەرچاومە چکە ئەو سەردەمان بینیوە چۆن ئەنفالی گەرمانیان کرد چۆن ئەنفالی مەسەرەن شێخ بزێنی و ئەو ناوچان چۆن ئەنفالی سنوورەکەی ئێمە چۆن ئەنفالی بادینانێکە لەبەر ئەوە لە بەرچاومە کە دەزانم چ ڕۆژێکی ڕەشمان لەسەر بوو ئەم ڕۆژە ڕەسەمان تێپەڕن ئەمە یەکێکە لە ئامانجی ڕاپەڕین یەکێک بوو لە ئامانجەکانی ڕاپەڕین توانیمان بەعستێک بشتێنی و تێکماشکان و ئەوەی کە سەرکردەی بەعز بوو بینیتان مامجلال سەر و کۆمار بوو بەڵام سەدام حوسێن لە سجن بوو ئیعدام کرد سەرەکانی بەعز هەمیان لە سجن هەمیان ئیعدام کرا و ئەوانەی کە دەستیانە بوو لە ئەنفال دەستیانە بوو لە چیمیابارانی کوردستان زۆربیان بە مەسیری خۆیان گەشتن بە مەسیری ڕاستەقینی خۆیان گەشتن ئەمە یەکێک بوو لە بیر و باوەڕ و لە فکری ئێمە لە حزری ئێمە کە دەبێت تۆڵی خۆمان بکەین تۆڵەی چیمیاباران ئەنفال لە ناوبردننی کۆمەڵ کوژی خەڵکی کوردستان و فعلەن ئەوە هاتە دی ئەوە یەکێک بوو لە ئامانج و بیر و هەرزی ئێمەی وەکو کوردایەتی وەکو یەکێتی نیشتمانی کوردستان ئەمە خاڵی دووەم بتاکید وەزعی کوردستان گەمارە و دراوە لەلایەن کۆمەڵێک دوژمن هەم وڵاتانی هەرێماتی کەسیان ئەم تەجروبەی کە کوردایەتی ئەم تەجروبەیە زۆر قورسە لەم ناوچەیە بە ئاسانی وا دروست بێ وەرە ئێمە هەنگاوی یەکێتی نیشتمانی کوردستان هەنگاوی زۆر گرنگی ناوە توانیمان یەکرزی دروست بکەین و توانیمان هەموو حیزبە کوردستانیەکان کۆ بکەینەوە لە بەرەیەکی کوردستانی کە زۆر جا قسە دەکات ئەم بەرەیە کوردستانی چییە و ئەو کاتی ئێمە نەخشەی ڕاپەڕینمان دامەنە حیزبە کوردستانیەکان وتیان کاکانگۆ خەیاڵاوینە کو ڕاپەڕین دروست دەبی ڕاپەڕینی و کوردستان ئەمە کجا مەرحەبا خەڵک هەمووی چەکداری حکومەتی ینی بە خەیاڵاوی تەمەشای ئێمە دەکەن بەڵام ئەم خەیاڵی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ خەیاڵی شەهیدەکان و پێشمەرگە و کادیرەکان و شانە چەکدارەکان و
ڕێخستنێنیەکان و سەرکردەی گەورەمان مامجرا بوو بە واقع دروست بوو. ئێستا ئێمە لە واقعەیەکی ئاڵۆزی زۆر معقددا دەژین. ئەوەیە کە حیزبە کوردستانیەکان یەک منهەجی سیاسیمان نییە. تاکو ئێستا حیزبایەتی زاڵە بەسەر نەتەوەیەتی و نیشتمان پەروەری. تاکو ئێستا زۆر حیزبێ بیر لەوە دەکاتەوە ئللا خۆی و بنەماڵەکەی دەبیبی لە پێشەوە بن. ئێستاش بیر لەوە دەکەنەوە پێشڕەوی کرد وایە و فران وایە. ئێستاش هەر لە بیرکردنەوەی 30 ساڵ پێش ئێستا دەژین. ئێستا لە بیرکردنەوەی 30 ساڵ پێش ئێستا دەژین کە بەداخەوە ئەو کۆسپێکی گەورەیە لە بەردەمی ئەوەی کە گۆڕانکاری بکرێتن لە واقعەیە لەبەرەوەی ئێمە هەموو شارەکانی کوردستان شاری خۆمانەوەی میوانینە لێ شوێنەکە و دەسەڵاتی یەکێتی ئێستاش قاعیدەیەکی بەقوەتی هێزی هەیە توانەیە بەڵام کۆسپەکان گەورەیە لە بەردەممان و یەکێتی نیشتمانی کوردستان بەغیابی حەزەکەم بەڕاستی گفتوگۆکەم دوور درێژ بەڵام کاتەکەمیش محدودە. دکتۆر من سپاس دەکەم. دکتۆر ئەمە گەنجێکەڵێ ئێمە ئەمڕۆ یادی 31 ساڵی ڕاپەڕینی هەولێرەکەینەوە کە چیڵێ بەعز لەو شارە ئێستا پاژماوەکانی بەعز لەو شارن ڕاز دەکاتن بەداخەوە تۆ چیرۆکێکت بە باسکردین لە شێوێکی ئاها قوڕاوی دەستە خەڵک بە چاکەتی شەوە ناتوانێت بڕاتە دەرەوە ئێوە بەرامبەر مدەڕع و دەبابەیەک ئێستا خەڵک بەعز لێرەیە. بەداخەوە ئەمە هەرسێ هەباڵ کە حکایەتی ڕاپەڕینمان جێراوە دەبا باز لەوە بکەین ئەنجامەکانی ڕاپەڕین بەچی گەیشت ئامانجەکانی ڕاپەڕین کووە بەداخەوە ینی بەڵام ئەو مێژوەش پیرۆزە دەبێ ینی ڕوونیکەینەوە بۆ خەڵک لەبەرەوەی خەڵکێک هەیە چاواشەی دەکە بەردەوام وەکو ئەوانەی کە دەڵێ بەعز لەو شارەنە بەعسیەکان چاواشەی دەکەن ئەو ڕاپەڕینە پیرۆزە خوێنی شەهیدەکانمان لەبەرەوەی دەکا ئێمە هیچمان نەکرد ستەمکارێکی بێگانەمان بە ستەمکارێکی کورد گۆڕیەوە کە ئەمە پرسیارێکە ینی هەمومان دەبێ بە دوای ئەو وەڵامەدا دەگەڕین کە دەستمان ناکەوێتن بەداخەوە ئەوەش دیارە ئەو خەڵکانەی کە ڕاپەڕینیان کرد بەڕاستی لەناو واقعەکەدا بوون یان ئەوانەی شەهید بوون بۆ ئەوەیان نەکرد ئەمڕۆ ئەم وەسع ببینن بەعسیەکان بێنەوە کوردستان لە جلوبەرجێکی تردا یان بەشێک لە کوردەکان بەعز بێنەوە کوردستان کە فەلسەفەی بەعز تەطبیق بەڵێ خۆ شەر نییە ئەوە بێتن میمۆیە ئەو ستەمەی دەکرێتن ئەو ناعەدالەتی ئەو نایەکسانیە کە دەکرێتن خۆ بەعسی شەروای دەکرد بەڵام ئەو لەوانەیە بە زمانی عەرەبی جوێنی پێدەداین ئەوەم بە زمانی کوردی ستەم لە خەڵکی کوردستان دەکرێتن کە ئەوەش پێم وانییە هەتا سەر قبول بکرێت و دیوارێکە دروست بە لە نێوان خەڵکی کوردستان و ئەو دەسەڵاتە ئەگەر دەسەڵاتەکە بەخۆی دانەچێتەوە پێم وانییە ئەمە درێژە بچێشێتن چونکو وەکو ئەمە باسی مێژووی ڕاپەڕینمان کرد کە لە سەدام حوسێن قبول نەکرا لەو ستەم زۆرداری ئەو قبول نەکرا بڕوا ناکەم لەو دەسەڵاتی کوردیش ئەوە قبول بکرێتن کە ئاوا گاڵتە بە چارەنووسی میلەتەکەمان بکات هەموو شتەکانیان کاتیە هیچ شتێکی استراتیجیان نییە بەرنامەی استراتیجیان نییە هەموو شتی ڕۆژانەیە و کۆکردنەوەی پارە و پولە تۆ لەسەر کانگای نەوتبی بڕۆ بەناو ئەو شارەدا پیاسە بکە بەس سیارە دەبینی لە سڕێ بەنزین ڕاوەستاوە کە هەموو ئەوانە کارە ساتن یعنی ڕوبەڕووی خەڵکی کوردستان دەبنەوە بۆیە خەڵک تااقەتی ئەوەی نییە یادی ڕاپەڕین بکاتەوە یان یادە نیشتیمانی و نەتەوەیەکان ئامادە بێ و حەقی خۆشیتی کە قسە دەکە گلەی دەکە جوێن دەداتن هەموو شتێک حەقی خۆیەتی ئێمەش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێ زیاتر لە بەرەی گەل خۆمان قایم بکەین و کاری خۆمان بکەین ئەرچی خۆمان بکەیت ئەرچی یەکێتی نیشتیمانی نییە بەشدار بێت لە دەسەڵاتێک کە خەڵکی کوردستان بچەسێنیتەوە. بەڵێ کاک ئەحمەد تۆ دەڵێت ئەمە تەیدی قسەکانی کاک بەدران دەکەم وەکو خۆی بەڵام من پێم خۆش شتێک لێ ڕاستکەمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکە لە ناو خەڵکە و هاتیو بۆ خەڵک دروست بووە ئێمە دەبێت قسە بەس لەسەر یەکێتی بکەین بە یەکێتی دەبێت خۆی لەبیر نەکا بنەماکانی خۆی لەبیر نەکاتن تاریخ خۆی بزانی و یەکێتی هێزێکە بەردەوام لە پێشکەوتندا بۆ ڕانەوەستاوە یەکێتی کە دروست بووە وەکو هێزێکی تازە نوێ تەشکیلەی تازە دروست بوو جیاوازە حیزبەکانی پێشە خۆی لە کوردستان و لە عێراق یعنی شتێکی تازە بوو و یەکێتی داهێنانی گەورەی داهێنا لە شۆڕشی نوێ کۆمەڵێک داهێنانی تازە داهات لە دوای ڕاپەڕین یەکێتی کۆمەڵێک داهێنانی تازە داهێنا هەر لە مانگرتنەکانەوە هەر لە خەباتی سیاسی هەر لە کاری ڕۆژنامەوانیەوە هەر لە ڕاگەیاندنەوە هەر لە مفۆزاتەوە بۆ ئەگاداریی نیشتمانوسان لەوەتەی دروست بووە یەک ڕوودار مفۆزاتی ڕەت نەکردەوە بەردەوام باوەڕی بۆەوە لە ڕێگای وتوێژ و مفۆزات چارەسەری کێشەی قەزیم لە تەکەی بکاتن نەک خەڵک تووشی ئازار و ئەشکەزە بێتن ئەوەی ئێستا دەگوزارێ خەتا ئەسڵن لە یەکێتیە لە هێزی تر نییە لە کەسی تر نییە یەکێتی دەبی بە خۆدا بێتەوە یەکێتی نابێ ئەوە بی کە ئێستا ئێمە هاین ینی بۆ ئاگاداری ئەمە زۆربەی برادران ١٨ کۆمەڵە بووە بنەماکان و مەبادی کۆمەڵە دەزانی چ بوو بنەماکان و مەبادی کۆمەڵە ئێمە دەمانگۆ ئێمە هێزێکی چەپی تێکۆشەری زەحمەتکێش بووین لەناو
باوەڕی مەبادەکەوا بوو ئێمە دەمانگۆ لە ناو بزستنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستاندا دەبین و لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان دەبین تا قۆناغی ڕزگاری نیشتیمانی بەڵام لە دوای ڕزگاری نیشتیمانی ئێمە بەردەوام دەبین لە خەبات و تێکۆشان خەباتی سیاسی جەماوەری خەباتی ڕاگەیاندن خەباتێک کە دەبێت لە خەڵک نەترازی خەباتێک لە چاکسازی خەباتێک بەردەوام لەگەر هێزی خەڵکدابی نابی لە خەڵک زیابی لە ناوێکی نیشتیمانی کوردستان ینی بەڕاستی شەرم بوو بەرپرسیارێک جیاواز بوو ژیانی لە ژیانی خەڵکێک شەرم بوو جیاوازی نێوان بەرپرسیار خانووەکەی لە خانووی هەڤالشتر جیاوازی بوو ئەوانە ناوێکێتی ئاداب بوون نەرید بوون حەقل بوون معریفە بوون و زۆرتری خەڵک لەگەرێکێتی بوو هەر کاتێک یەکێتی لەسەر ئەو مەبادئانەی خۆی نما لەسەر ئەو ئەساسانەی خۆی نما بەڕاستی ئەو یەکێتی لە خەڵکدا دەبڕێ هەر کاتێک یەکێتی لە خەڵکدا بڕە شتێک بە ناوی یەکێتی نامێنێ من ئێستا ژۆ قسەیە دەکەمەوە زۆر زار دەرێم دەبێت ئێمە جیاوازەکانی خۆمان لە خۆمانەوە بەدی بکەین ئایا ئێمە و فلان حیزب جیاوازەکانمان چییە ئەگە هەستمان کرد جیاوازیمانی ئەوە خەتەرە لەسەرمان دەبێت جیاوازەکان دروستکەینەوە بە خەباتکردن یەک شتی تر دەبێت ئیشارە پێ بدەم ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشبەختانە پرۆژەیەکی هەیە لە دوای ئەو کۆنگرەیە کە لە کۆنگرە نەتوانرا هەموو شتەکان چارەسەر بکردن پرۆژەی دیدار ئەمن لای خۆم جێی دڵخۆشیە دیدار ئەو ئیشەیە یاخود ئەو ئاراستەیە کە دەیەوێت ئەو بۆشایە لە ناوێکێتی پڕکاتەوە یەکێتی کە بنەمای ئەساسی ئاشتی دیموکراسی مافی چاری خۆنووسیر مافی چاری خۆرس مافی مرۆڤە کە چار بنەمای ئەساسی یەکێتی وەکو حیزب سۆسیال دیموکرات یەکێ دەبێت ئەو چار بنەمای ئاڕاستی بۆ دیاری کە ئاڕاستی سیاسی ئابووری کۆمەڵایەتی هەموو وارەکانی تر حکوومەت و دەسەڵاتداری یەکێتی دەبی ئاڕاستەی دەسەڵاتدارەتی خۆی دیاری بکە چۆن دەسەڵات بەڕێوە دەباتن چۆن چاکسازی دەکات بۆیە ئەمن ئومێدم بەوە هەیە کە یەکێتی بتوانانی ئەو بۆشایە پڕکاتەوە یەکەم جیاوازەکانی خۆی بەڵێ خۆی ڕێخاتەوە خۆی چاکساز کاتەوە ئەو بتوانین ناو دەسەڵات ڕێخاتەوە هەتا خۆی چارەکە هیچ پێ ناکرێتن سپاس دەکەم کاک بەدران دوزار چی دەڵێ مەسەلەن کە ئەم هەموو قارەمانە ئەم هەموو شەهیدە ئەم هەموو ژن بەشدار بۆ مەسەلەن ژن ڕۆڵی هەبووە لە هەموو شێرەژنەی هەولێر و دەشتی هەولێر مەسەلەن ئێستا هەولێر بەڕاستی ئاخیر قسەی تۆچیە لە دوو دقیقە کاکزانە من ڕاپەڕین بە دابەزینی ڕکێفی نەتەوەی نیشتیمانی پارچەکانی تیش دەزانم ئەو ڕاپەڕینە لێ ڕوویداوە ینی لەو چەند ڕۆژە برادێک لە ڕۆژهەڵاتەوە لێرە بوو کاریگەر لەسەر ئینتیما هەبوو زۆر کاریگەری دروست کردووە پێش ڕاپەڕین گەنج هەبوو ژن هەبوو پیر هەبوو لاو هەبوو لەو شارە لە کوردستان لە سەجدی کوردی لەسەر وشێشی کوردی لەسەر عێراقیبێک لەسەر سرودێکی نیشتیمانی خۆی بەکوشت ئەدا ئێستا فیدباچی دادگای ئیتحادی وەرگرین بەرامبەر نەفتی هەرێم خەڵک پێشوازی لێکە کاریگەری نیشتیمانی نەهێشت کاریگەری نەتەوەی نهێشت کاریگەری ڕاپەڕین بە شێوەیەک فراوان بووە بە شێوەیە خراپە بە شێوەیە خەتەریاتی لەسەر پرسی نەتەوەی نیشتیمانی دروست کردووە تەسیری لەسەر ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باکووری کوردستان دروست کردووە یعنی ئێمە ڕاپەڕین بەو ئەنجامەی ئێستا دەیبینین ڕاپەڕینمان نەکرد بە زۆر باشتر بوو ئەو ڕاپەڕینی ئێمە کردیتمان گەنجێک ئێستا لە کەرکووکەوە کە لەژێر دەستی حکوومەتی عێراق لە مقابلەیەک و لە ڤیدیۆیەک ئەرێ ئێمە ڕزگارمان بوو هیوادارم هەولێر و سلێمانی دۆهۆکش ڕزگاری بێ یعنی ئەوە ئەگەر ئێمە ڕاپەڕینمان بۆ ئەوە کرد ئەمە زۆرمان زەرەر کردووە لەبەوەی ئێمە نەتەوەیەکی بە درێژایی 1700 ساڵی ڕابردووە تا ئێستامان هێناوە هەمومان لە ڕاپەڕینێک کۆ کردەوە ڕاپەڕینەکەش هەرچی پرسی نەتەوەی و نیشتیمانی بوو نەیهێشت ڕاپەڕینێک وای کرد مناڵە شەیدێک یعنی برێ من خۆزگە بابم غەڵەتی وای نەکرد بە ڕاپەڕینێک وای کرد کە دایکە شەیدێک برێ خۆزگە ئەو کوڕم بەو نوع گەورە نەکرد بە ڕاپەڕینێک وای کرد یعنی ئێستا لەو شارێ ئێمە تێدا ئەژین هەست بە خەریبە بکەی ڕاپەڕینێک وای کرد تۆ لەو شارێ ئێستا ئەژی بە میوان هەژمار نەکرێ یعنی من کۆی پرۆسەی ڕاپەڕین ئەو تاریخی خوێندێتمە و ئەو میوانانەش باسییان کرد پشتی شێری ئەو قەزیە بەرێکێتی نیشتیمانی کوردستانە کە لە بەرێکێتی نیشتیمانی کوردستان بەو تاریخی هەیە لە دوای شۆڕشی ئەیلول و لە دوای ئاژبەتاڵەکەەوە شۆڕشی نوێ دەستی پێکرد خۆی پێخاوەنی ڕاپەڕینە خۆی پێخاوەنی حکوومەتی هەرێمی کوردستانە کەچی ئێستا دۆخی خەڵک بەو شێوەیە ماڵی ئەنفال ماڵی شەهید کرێکار ڕۆشنبیر کە ئەو چینەی لەگەر ئەو حزب و لەگەر ئەو فکرێت تێکرد بوو ئێستا هەمووی بێزارە کەوای ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی پێخاوەنی ڕاپەڕینە خۆی پێخاوەنی حکوومەتی هەرێمی کوردستانە پشتی شێری ئەو ناومێدی و ئەو بێهیوای خەڵک بە بەرێکی نیشتیمانی کوردستان دەکرێت زۆر سپاس بۆ کاک بەدران مححەدین ڕۆژنامە نووس هیوادارم نامەکەش هەر لاما بێت زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەد گەل بەشداربووی ڕاپەڕین هەر لە وەزارەت تەربیە بینن بەشداربووی ڕاپەڕین شانە چەکدارەکانی دروستکە سپاس بۆ دکتۆر عەبدولواحید سپاس بۆ دکتۆر ڕێبوار سپاس بۆ ئێوە چێژ لەو گفتوگۆیە دەبین بەڵام هیوا کات ڕێگەینەدا هیوادارم گفتوگۆکەمان درێژتر وایە و بتوانن هەموو ئەوانی ئێوە باستان کرد چارەسەر بێت
بینەرانی خۆشەویست ئێمە لە شاری هەولێرەوە لەگەڵ بەشداربوانی ڕاپەڕین و لەگەڵ کاک بەدران وەکو گەنجێکی دوای ڕاپەڕین باسمان لە ڕۆژانی ڕاپەڕین و ڕۆژانی دوای ڕاپەڕینکرد بە هیوای ئەوەی کە هەموو ئەو کێشانی کە لێرە باسکرا بەرەو چارەسەر بوون بێ بۆی لە یادێکی تری ڕاپەڕین ئێمە بە گەشتبینانەتر یادی ڕاپەڕین و ئەو ڕۆژە پرشکۆ و پرشانازی و پڕمێژوە جوانە بکەینەوە. لە هەولێرەوە ڕەهەند کۆتایی هات تا بەرنامەی داهاتوو خواتان لەگەڵ هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە.